بەهۆی ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی لەسەر پۆستە حکومیەکان یەکێتی پشتی کردە بەڵێنەکانی و فەرمانبەرانی کردە قوربانی پۆست و پلە و بە هەژماری من ڕازی بووە. مامۆستانی ناڕازی لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیان سکاڵای یاسایی دژی ئەوانە تۆمار دەکەین کە هەژماری من بە زۆر بەسەر فەرمانبەراندا دەسەپێن و فۆرمیان پێپڕ دەکەنەوە. لە ناکاو گوێبیست و بینەری ڕێکەوتنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووین لەسەر هەژماری من و ناچارکردنی فەرمانبەران هەتا موچەکانیان لە ڕێگەی هەژماری منە وەربگرن. دەستەی داکۆکی سکاڵای دژی سەرجەم ئەوانە تۆمار دەکات کە بە زۆر دەیانەوێت هەژماری من بە مامۆستایان و فەرمانبەران پڕکەنەوە. وەرگرتنی پۆستی حکومی نابێت لەسەر سازشکردن بێت لەسەر مافی فەرمانبەران و هیچ حیزبێک بۆی نییە لە جیاتی فەرمانبەران بەڵێن بە پارتی بدات کە هەژماریان پێپڕ بکاتەوە. هەمیشە پارتی و یەکێتی وەکو دوو ڕووی یەک دراو بینراون لە کاتی هەڵبژاردن و بانگەشەدا تای هەڵبژاردنیان بەرز دەبێتەوە و پێش هەڵبژاردنیش دەڵێن زۆر پەیامم بۆ هاتووە لەسەر مەوزوعێکی گرنگ کە پێڵێن هەژماری من وەڵا نە هەژماری منە نە هەژماری ئێوەیە ناوی خۆی ناوی بێنین هەژماری مەسرور لەمەشە ئەیانەوێ پارە لە ئێوە بخۆن لەمەشە ئەیانەوێ خوێنی ئێوە بەمژن. دوای هەڵبژاردنیش هەمان سەرکردە و هەمان حیزب دیسان دەڵێن توانیومە چەند جارێک لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران دانیشم پێم وایە خەریکە لە یەکتری تێگەین قسەی جددیەکرێت قسەی خۆش و سوحبەتیش زۆرەکرێت و پێم وایە خەریکە لە تەبیعەتی یەکتری تێگەین. چاودێرێکی سیاسیش دەڵێ سروشتی ئەم دوو حیزبە وایە هەمیشە بەرژەوەندیەکانی خۆیان پێش بەرژەوەندی گشتی خستووە. لە هەر بڕگەیەکا بیگری هەر کاتێک بەرژەوەندی خۆیان کەوت بێتەمە ترسیەوە کوردستان و نیشتیمان و خەڵکیان کردووە بە قوربانی و زۆر ئاسایی بۆ داگیرکەرانیش بێنە کوردستان بەداخەوە. لە هەموو پرۆسەیەک شەکانگایان نابێت لە پێش بیران لە بەرژەوەندەکانی خۆیان کردوێتەوە چێک لەوانە هەژماری منە. هەژماری من هەموو شارەزایانی بواری بانک و موچە و داهات و پارە زانن کە لە جیاتیەوەی پارە ڕاستەوخۆ بۆ موچەخۆرەکان لە بانکێکی حکومی فیدراالیەوە بێ ئەم پارێ دوای هەموو مانگێک دوای قایمەوە گفتوگۆی و مشتومڕێکی زۆر دێتە حسابێکی بانقی هەرێم لە هەولێر و دواتری لەو حسابێ بانقی هەولێرەوە جارێک دەخرێتە سەر هەژماری من کە بانقاهلەکانن کە دەسەڵات لیان سوودمەندە یەکێتی و پارتی سوودمەندن لەو بابەتەوە لە بەرژەوەندی ئەوان نییە تەڵتین بکرێەوە لە بەرژەوەندی ئەوان نیە ڕاستەوخۆ و چەخۆران و چەلە بەغاوە بگرن وە من پێم وە بە ڕۆژێک لە ڕۆژانی یەکێتیش ڕاستە بە قسە لە فترەیەکا بۆ حەوکو حملەیەکی هەڵبژاردن دژی هەژماری من جوڵانەوە بەڵام دەرکەوت ئەوانیش هەر لە سەرتاوە لەگەڵ هەژماری من بوون. ئەوە سروشتی پارتی و یەکێتیە هەمیشە ناکۆکیەکانیان لەسەر پلە و پۆست بووە هەر کاتێک یەکێکیان پۆستێک یان بەرژەوەندیەکی لەوەی دیکە بووێت تێکەڵ بە ناڕەزایەتی خەڵک و هاوڵاتی دەبێت کاتێک گەیشتنە ڕێکەوتن فەرمانبەران و هاوڵاتیان دەدەنە دەمی گورگەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.